کەسانەکە دەرکەی لێ دەکاتەوە یاخو تانچی دەبات و لێرکوان ئەو بابەتەش زۆرە لە قەبستانێ تانچی لە سێ دەبێت تانچ قەبستانێ دەدزن خەڵکی دی ئاوی لە خۆی تێدەکات دێتەوە پاش کورە کەسانەکەنا خوا نەبی کەس نازانی چێنە دێن نێرکوانە ئەوتە دوو تانچیان لێرکوان دزرا قسە دەکەی چەند تانکیتان دزراوە دوو ئەو تانکیانە بە چەند کڕیتان بەخوا تاچی 150,000 پێ درایە دامانەیە لێرکانە هەفتە پێ نەچوە تانچی بدرایە ئەی کێشەی سەگیشتان هەیە لێرە ئەرێ وەڵا ناوێن لێرکانە فات ئاچی بخێنین بێنە سەگ گۆرە داکمان 50 سا هەتا 200 سەدەکانە خردە بتۆ ناوێرین بێنی سەر مشکلەتان لە دروست بوو ئەرێ وەڵا چ داوایەکتان هەیە دامان عقبەتی هەیە چاسەرێکی ئەو چێشەمالوو بکاتن